پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مودەی ئەم 23 ساڵەی دەعوەیە خەڵکی پەروەردە کرد، 100,000 سەحابەی پەروەردە کرد. ئێستا خۆ زۆرێک هەن لە بانخوازەکان و لە مەلاکان و لە مامۆساکان خۆیانیان بۆ پەروەردە ناکرێ، هەر خۆیانیان بۆ پەروەردە ناکرێ، هەر ناتوانێن خۆیان بۆ خۆیان بخوێننەوە، خۆیان بۆ خۆیان شارەزای قورئان بن، هەر لە عەقیدەکەیان شارەزا بن، تەنها عەقیدەکەیان ئەوەیە ئەڵڵاه هەیە. ئەبو جەهل ژەوەیە زانی، ئەبو لەهەب ژەوەیە زانی. وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض لەیەقولون الله، کی ئاسمان و زەوی دروست کردووە؟ الله. وەلئین سەئەلتەهم من خەلەقەهم، لێیان بپرسە کێ دروستی کردوون؟ لەیەقولون الله. و قسەی ئەبو جەهلە. ئەبو جەهل وایە تۆ تۆرە وردەکاری عەقیدەکەیان پێ بڵێ، تۆ وەرە خۆت بەشێک مەبە لە بنکەردکردنی ئیسلام، خۆت بۆ خۆت تاگلایەنە خزمەتی مسلمانان کە، نەسیحەتیان بکە، بهیلاک بێ لە پێناوی دینەکەدا، گەنجان پێ بگەێنە، خۆت مەبە بە بەشێک لە بار و بەڕەقیب لەسەر گەنجەکان بتەوێت لە دینیان دوور بخەیتەوە. گەنجێک ڕیشێک دانێ، ئەم ڕیشەی بۆ چییە؟ ئەم هینەی بۆ چییە؟ ئەم شەرواڵەی بۆ وایە؟ ئەو دزاشەی بۆ وایە؟ تۆ خۆت بەشێکی لە دژایەتیکردنی دینی خوا و سونەت، ئیتر چۆن نابێ بڵێن وەڵا ئەمە خۆی بۆ خۆی خەڵکێکە دین گەوراکات، خەڵکێک مەحەد و جامعەیەکی خوێندبێ و ئیتر وازی لە خوێندنەوە هێ نابێت، کامان نوێکاریە لە دینە. ئێمە هەر وتاری ساڵانەمان نەبێ، هەموو ساڵێک لە کاتی خۆیان دووبارەکەینەوە، یان نەبێت هیچی دووبارەمان نەبێ، یان نەبێت تەفسیری تازە بخوێنینەوە لە زانە معتەبەرەکان بۆ ئیسلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی پێگەیاندووە، سوهەیبی پێگەیاندووە، بیلالی پێگەیاندووە، سەلمانی فارسی پێگەیاندووە. ساڵی 2015 بۆ عەمەلیاتی چاوم چوون بۆ تاران، جا پرسیارم لە هەنێک گەنجە کردە، وت خەڵک چییە لە فارس چییەڵێن دەربارەی سەلمان؟ ئەڵێن وەڵا سەلمان حەیای ئێمەی بردووە، چۆن کەوتۆتە دوای موحەممەد صلی الله علیه وسلم. وتم خوا حەیایان بەرێت، ئەوە ئەسڵەن شەرەف و کەرامەتە بۆ ئەوانە گەر هەستی پێ بکەن، بەڵام هەستی پێ ناکەن. هەنێک خەڵکەیە کوڕەکەی کچەکەی خێزانەکەی دوای دین کێنجا پێی ناخۆشە، تەبعی تێک چووە، کێ لەوە پێی خۆش نییە ژنەکەی ژنێکی باش و دیندار و خواپەرست بێت. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەک تەنها پیاوی پێگەیاندووە، ئافرەتی وای پێگەیاندووە نمونەی کەمە، فاتیمە کچی پێگەیاندووە، هەموو ئافرەتانەی پێگەیاندووە. بەڵام ئەمڕۆ زۆرینەی گەنجان و زۆرینەی ئافرەتان لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڕۆ تەنها خۆیان عەرزەکەن، ڕیشیانێنن لە بەردەمی مجەفەیەکە لە بەرامبەر کامێرە، هەموو ئافرەتە مونەقەبەتان نەبینیوە، هەموو مۆدێلە گشتی خۆی بەئادا. ئەوە کەی ئیسلامەتیە؟ ئەوە کەی ئیسلامەتیە؟ ئەوە ئیسلامەتی ئەوروپایە، ئینسانی مسلمان وا ناکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەژنەکان و جومعەکانە ئەی فەرموو ئەی ئافرەتان تێکەڵی پیاوان مەبن، ئەوە خۆیان نەخشان بە قەو دیوارەکانە، عابەکانیان گیرە بوو لە قەو دیوارەکان. ئێمڕۆ خانم بە ئەنواع میکیاج بە ئەنواعین دانشێت، ئەمە داعواکات. داوای چیەکەی؟ تۆ تووشی فیتنە بوویت، ئەلا فی الفتنەتی سەقەتوا، هەزارها پیاوت بە خۆتەوە گرفتار کرد و هەزاران نەزەرت لێ کراوە. وەڵام من ئەمەوێتەوە نەشیدێکی حەماسیە خاتە سەری، ئەشهەدو دین وا سەر ناکەوێت، ئەوە دین نییە. دین بە عیلم پەروەردە بێ، خەڵک بە عیلم پەروەردە بێت، بە ئیمان پەروەردە بێ.